ئەما وازە نییە هیوادارم بەدنەی ولایەک بێت سڵاو لە مامۆستا سۆران جەلالی خۆشەویست ئەم شعرانەش نێن یاڵە مەندۆ دیکە سەرمان زانیار ناوی کچانە سۆما لە دووری چاوم پڕ لە گریانە ژیان بەبێتۆ ئەڤین بۆ من زیندانە بەبێتۆ ناژیم یەکتر کەش خاتولانە کچان واز بێنن یاری من بەس ئیمانە کچان واز بێنن یاری من بەس ئیمانە نیگای چاوانی شێنێ هیچ کەس ناتوانێ سایە لە من بسێنێ شەیما هاتنت بۆ ژیانم خۆشی دێنێ نەبوونت خەندا تەمەن هەڵدەوەرێنێ نەبوونت خەندا تەمەن هەڵدەوەرێنێ هەرچەند ئەزانم ئەڕۆی بەڵام بزانە داخی ئەمەشقات لە دڵ قورس و گرانە بێوەفا دەمرم لە دووریت باش بزانە شەوان لە بۆ تۆ چاوم پڕ لە گریانە شەوان لە دووریت چاوم پڕ لە گریانە خۆشەوێ هەتا لە ژیانە ماوێم تۆ لە من دووربی شیلا هەڵنایە چاوێم دەمرم بڕوانێ نیان لاردوو چاوێم بەوەی تۆوەیە شەنگالێرە ماوێم بەوەی تۆوەیە شەنگالێرە ماوێم پێم دەڵێ بەزری کوردیەوە جوانی زۆر کەس پێم دەڵێ بەزری کوردیەوە جوانی دەیکەی تا بەرت تۆ هەموو ڕەنگەکانی هەز بە خۆت ناکەی ماشەڵا خانومانی حەقا تۆ بەرن ئەمشاڵ لە بۆ شاجوانی حەقا تۆ بەرن ئەمساڵ لە بۆ شاجوانی سوێن بەو خوددایە تا تۆ گوناح نەبایە سوێن بەو خوددایە تا تۆ گوناح نەبایە وێنەی تۆ مەکرد لەسەر دڵی خۆمدایە بۆ ئەوەی هیچ کات لە من ون نەبوویتایە هەرچەند هیچ نییە سەبووری دڵم نایە هەرچەند هیچ نییە سەبووری دڵم نایە هەرچەند ئەزانم بەڵام ئەوەش بزانە هەرچەند ئەزانم ئەڕۆی ئەوەش بزانە داخی دڵی تۆ لە دڵ قورس و گرانە لەبیرت ناکەم هەرگیز لەم ژیانە لەبیرت ناکەم یەک ساتێ لەم ژیانە خیانەتکارەکانەمە
چۆ برادر ئەم شەو من دڵ شکاوم لا چۆ برادر ئەم شەو من دڵ شکاوم خیانەتی کرد یار کوێری کرد و چاوم پێی بڵێنی تر هەرگیز نەیێنێ ناوم شوشە دوو جۆرە ئێستا ساخنیم شکاوم سوشە دوو جۆرە ئێستا ساخنیم شکاوم ماڵ ماشەڵا چەند نازدارن دوو خوشکن لە ماڵ ماشەڵا چەند نازدارن ناسراوی خزم و ناسراوی خەڵک و شارن لە یەکتر دوور بن دایم کز و غەمبارن خەویان پێکەوە پێکەوەش خەریکارن خەویان پێکەوە پێکەوەش خەریکارن هەرچەند ئەزانم ئەڕۆی بەڵام بزانە داخی دڵی من لە دڵ قورس و گرانە بێوەفا مەڕۆ لە توخوا خادولانە بێوەفا مەڕۆ لەمۆ خادوویمە سۆران جەلالی خۆشەویست